سڵاتە نەوازانی خۆشەویستان بەخێرونەوە بۆ پارتی پێنجەمی یاریڕێزی لێڤڵ 2 ئۆرجیناڵ. ئەگە بینێر پارتەکانی پێشوونە بنەوە لینکان لە دەسکرێپشن دادەنێن بڕۆن و سەردانی بکەن. لە پارتی پێشوو بکاتێک کە بێن کوژرا لەلایەن وڵیەمەوە کە کرمێکی هایشتە ناودەمیەوە ئەوە ئەوەی بە ئاشکراکردن کە وتی چێف ئایرۆن خیانەتکارەکە بوو. هەروەها بێتامێت لە پارت پێشوو کەوتم فیوزێکمان نەقز بوو بۆ دەرگاکەوەدی و کاتێک کە سێیەکەم ڕۆشت و دووبارەم کردبەوە لەبیرم چوو بوو لە لای ئەو شوێنایی کە کریستاڵەکانمان دانابوو لێندرە فیوزەکە وەرگرم. اینجا ئێستا فیوزەکەمان پێوە دەچین دەرگاکەی پێ دەکەینەوە و زانین لەو دوی دەرگاکە چ هەیە. ئەو ئەیدا هاتە خوارەوە. Ada! وتی ئەیدا What was that all about? دەڵێ ئەوە چی Running ڕوویداوە؟ off like that was reckless دەڵێ هەر and ڕادەکەیتەوە stupid. شتێکی Those بێعقلیە. zombies are everywhere. دەڵێ Not زۆمبیەکان to لەمە mention that شوێنەکە thing that got Ben. لەگەڵ ئەو شەقۆڕەکە بێنی کوشت. دەڵێ من ئاگدارم من لێ بووم. دەڵێ سێرکەیدا دەبێت من ئۆفیسەرێک ئاگام لێت بێت و چاودێریت بکەم. بەڵام ئێمە بەسنگێتی بۆمان ناچێت سەرەگە بێت بۆ کار نەکەین. دەڵێتم باشە بە قسەت دەکەم لێ. جا لێرانەدا پێکەوە دەڕۆین. ئەم جێژارانە شکۆ بکەینەوە. ئەو جێژارانە بۆ بەکاردێت ئەگەر جانجاڵەکە ژێرەکەی بۆ هاوێشت کەس کە دەیهاوێتن یان چەند شتێکی ترە ئەگەر ژەهرایی بوویت ئەوە دەتوانێت بەکاربێنیت و ژەهرەکە لە سەنایە. زانوانە چی تێدا بۆ دیاری استێدانە زۆر باشە متکی دەکەی تێدا بوو بە سپرایانە زۆر باشە. زارە دەبێ هەڵیانگرین چکە پێویستمان پێ نییە. ئەو شتێکی گرنگ نەبوو ئی سۆر مەنەجێرەکەی بوو. زانین لەولاوە چی بێ زۆر باشە لێی دەوانچەوە. لێرانە بزانین هیستێدا ناگەی پاڵی بنێ دەوێت لەو دەرگایە بچینە ژیرۆ. ئەنجە بە خادمەکە دەچینە خوارەوە. سەرەتا پێویستان لەم پایانە پێ بکەین بۆ چەرخێکە پێمانە. ئۆ زۆر باشە گولێ مەکنەم. دەبێت لەم پایە ئێرش پێ بکەین. ئەگە پێیان نەکەین چ کەشتەکان نیشان نادرێت ئەگە لێی بێت. ئێستا مەخزانێکی مابنەم لەگەر مەخزانێک گولەی تاپڕمان وەرگرت لێرانە. ئەوجا ئێستا پێویستە بچینە خوارەوە بەمە. ئەو ئەناتە ئەو تەقەی لە ئەیدا کرد بەڵام خۆی دابەری. Leon, that woman was... لیۆن I have to talk وتی to ئەو her. ئافرەتە پێویستە قسەی لەگەڵدا بکەم. ئەو
ماپەکەیە ماپی ئەو شوێنە ئێستا بە هەمان شوێنیەوە دابووین ئەسان پەیژان دەکەوین ئێستا شتێکی زۆر گرنگمان بۆ ڕوون دەبێتەوە لێرە ئەو جارە بەکار نایە ئەو تەقەی لێ کردین Don't move. دەڵێ مەجوڵێ You're the one who was with that cop, if I'm not دەڵێ mistaken. تۆ لەگەڵ پۆلیسە بوونیە Identify yourself. خۆت کەشف بکە دەڵێ ئەیدا Ada? ئەیدا و Ada Wong. Ada Wong. دەڵێ I've heard ئەیدا that و name before. پێشتر گوێم ناوە بووە Now I remember. ئێستا دەزانم One of the men from Chicago Daleka came to assist the T-virus Chicago, research Boyar and used his Matiman, girlfriend's Dalesa name as his دەڵێ password. نای پاسۆردەکەی ئەیدا جۆن بوو How did you دەڵێ تۆ چۆن know? دەزانی Who are تۆ you? چیت A net دەڵێ ئەم breaking. نازبێرکن My husband is the man دەڵێ مێ دەکەم responsible ئەو for the کەسەیە creation کە of the تیڤایرەسی T-virus. دروست کرد William Birkin. وڵیەم What? بێرکنە John's dead. دەڵێ He چی became one of those zombies. دەڵێ My جۆن مرد condolences. جۆن بۆ یەکی لە And زۆمبیەکان although I regret this, دەڵێ نەڵێ من you will be پەشیمانم لەو joining شتەی him shortly. تۆش لە چێڕێزیە I و won't let بۆم anyone نزیکانە take the G-virus away from me. دەڵێ ناهێڵم کەس جیڤایرسە لێ ببات دەڵێ It's capable of creating جیڤایرس the ultimate دەڵێ bioweapon. جیڤایرس Its دەتوانێت potential چەکێکی is گەورەی even greater بایۆلۆجی than that of the دروست بکات T-virus. Then that T-virus must mean بەقوترە. the creature in the police دەڵێ واتە department ئەوەیە is کە لە پۆلیسخانەکە ئەو لە Precisely. جیڤایرسە my دەڵێ بەڵێ husband ئەوە William, وڵیەمە and it's مێردەکەمە all Umbrella's fault. دەڵێ هەمووی خەتای None of ئەمڕێ this would have لابوو happened if they hadn't tried to steal ئەگەر this ئەوان research away نەهاتوانە from him. کارێکەوە بچن ئەوە ئەوشتە ڕووی نەدەدا ئێرانە زۆر گرینگە ئەم پارتە بە تایبەتی زۆر گرینگە ئەو کۆمانجان یامڕێ لانە It's sheer perfection. ئەوە My وڵیەمە precious G-virus. دەڵێ جیڤایرسی No one will خۆشەویستە ever take you کەس away ناتوانێت تۆ from لە me. من دوور بکاتەوە ئەو هات There he is. So you finally دەڵێ لە come. کۆتاییدا هاتن Doctor, we're here to collect the دەڵێ ئێمە G-virus هاتوونە sample. جیڤایرسەکەی Sorry, but I won't just hand over my دەڵێ life's ببوو work. وەڵام من ناتوانێت وایان زانی تەقی کرد You might hit دەڵێ the تەقی sample. مەکە دەڵێ That's سامپڵەکان it, all هێنا right. دەڵێ Okay, باشە let's move out. با بڕۆین ئەوە ئەن ناتهات William! Oh my! Hold on, darling. دەڵێ I'm ویلیام taking care of that bullet wound دەڵێ first. لێرە بۆستا ئێستا Stay here. شتێک بۆ دێنە برینەکان پێ چاکە چ هەم گولەیان دێت Alpha team, have you retrieved the sample yet? دەڵێ فارتی نیمە سامپڵەکمان لەدەستا ئێستا دی Roger. ئەو ویلیام ڤایرەسی لە خۆیدا Are you telling me that he injected دەڵێ the واتە تۆ پێم G-virus دەڵێت into his ئەو own جیڤایرەسی body? لە جەستەی خۆیدا The G-virus has the دەڵێ ability to جیڤایرۆس revitalize cellular توانای و functions. هەیە خانەوادەکانی لاش زیندوو بکاتەوە What was that? Something's wrong. Let's check it out. دەڵێ Over دەڵێ there. دیارە شتێک ڕوویدا وەختی تەماشا بکە. Eat this, you freak! دەڵێ تەقی لێ بکە I'm stopping it! What is this thing? دەڵێ چیەوە شتە ئەو شوێنێکی ئێستا تێداینە ئەو بۆندە ڕازی نەبووندی کە لە خۆیدا ئەوە هی زیاتریشی خوارد ڤایرەسی What زیاتری is خوارد this thing? دەڵێ چیە Fire! دەڵێ تەقی بکە بەشی کوشت Son of a... ئەو مشکانە ڤایرەسەکەیان خوارد دواتر لە ناو شارەکە بڵاویان کردەوە So those rats were the دەڵێ carriers of the جوزانە بوون virus. ڤایرەسەکەیان بڵاو کردەوە As a result of his virus-induced transmutation, William should have lost all the دەڵێ prior memories he کاتێک کە has of ڤایرەسەکە being لە خۆیدا now. ئێستا وڵیەم Even worse, هیچی لەبیر the نەما virus کەس bioweapon, ناناسێتەوە including William,
has the دەڵێ ability توانایی to دەدات هەیە implant کە information شتی لە into خەڵکی other تر بچێنێت creatures and create ئاوچی offspring. ئەوەی کە لە بینی چاند ئەو کرمە ئەو ئەیدا بۆ و فێلەی هەڵی خەڵەتان وای لێکرد ئاگەی لە خۆ نەبینێتن ڕاست لیدا بەریدا Too دەڵێ bad. بەداخەوە ئێستا لە بۆ ماڕوون بۆ وەکو ڤایرۆسەکە بڵاوبەوە ئەو کەسە چێ بوو وڵیەم چۆن ڤایرۆسەکان لێ دزی هەموو شتێکی ڕوون کردەوە ئەوانە جاری وەرناگیرە دەیێ بە لیۆنی وەرگین جارە دەچینەوە لای دەچینە خوارە ئەوە شتێکی لێ دێتە دەرە ئێستا هەرۆک بینتان کە قیژاندی Ada? گوتی ئەیدا بەوەش خۆی هاتۆ ئێستا بە لیۆن یاری دەکەین ئێستا بچینە دەکشت ئەوانە کۆمباینکەین زارە کۆمباین نابێتەوە پێکۆ نابێ با بڕۆین بەس یەک دەقا دەوێ هەندێک شتماندانێک شتی تر هەڵدەگرینەوە جێ نابێتەوە گەنە باشتگانە هەڵگرین دەماسە گەشتوان بە کۆمباینیکەین سەردەبان تاپڕەکە کۆمباینکەین زە دەماسەکە ئەجر واپڕین تەوان ئەم پارتم پێشتر ڕێکۆرد کرد بەڵام کێشێکی زۆری دەنجی هەبوو لە بەندێک دیسان دووبار ڕێکۆردم کردەوە ئەوزارە هەڵدەدەم سەیڤێکیش کەمتر بێت لەوەی پێشتر ئەوجا دەچینە وێرانە ئەوە کۆماندۆیە یەکە لە کۆماندۆیەکانەوەی سەرسەوی ئەوانەش ئەو دوو کۆماندۆی ترن کە وڵیەم کوشتیانی ئەوش گولێک تاپ و مەدالیەک چاپێ بوو بەڕاکردن بە ڕۆنسۆمانیان وەرشیان دەکەین شەڕیان لەگەڵدا ناکەم چکە گول لەو شتی دەوی زۆر سەرفی نەگەنا لە شەڕەکانی کۆتایی پێویستمان بە گول لەو کەلوپەری زیاتر هەیە بەڕاست ئەو بەلوعەکەمانە هێنایە دەبچین بگەڕێینەوە بیهین
ئەوەکە ئەوەتە سەدەڕۆینەوە دیسان ئەو ئێستا بەکاردێن ئەو پردەی سەرە کە تازە بە ئەیدا پێی پەڕینەوە ئەوەی ئەو شوێنی کە ئەنات و ئەیدا قسان لێ دەکرد ئەوە ئێستا هێنامانە خوارەوە بەڵام پێویستە لەو بەربی سوڕێنەوە دیسان ئەوە دەینێنەوە سەرت بە دەوی بچینەوە ئێستا ئەو گوڵە وەرگرین لەگە گولەی تاپڕەکەش ئەو گوڵێک باوەری گرین بزانم لێرە حورەی لێ نییە نەخێر جەوا بڕۆین ئێستا شتێکمان بۆ دێتن لێرە ئەو شتەش بە دوو ڕێگا دەکوژرێ ئەوتە ئەیدا ئەوتە ئەو تیم ساحەمان بۆ هات ئەو تیم ساح بە دوو ڕێگا دەکوژرێ یان دەوی هەر تەقەی لەکەیت هەر ئەوها تاکو بۆ دیوارەی پشتەوە دادەڕوات ئەو دیواری ئێستا بەرامبەر لیۆنە یانش بۆ شێ ئەو غازێ بۆ فرە دەدەیت ئەوەی بگرێتن بۆ شێوێت تەقەی لێ دەکەیت بۆ شێوێت غازەکە دەتەقتەوە دەمرێتن ئەو لێ نابتەوە ئێستا دەپەڕنەوە دەچینەوە لای ئەیدا ئەو مۆسیقا حەزینەی Leon. دەڵێ لیۆن This دەڵێ bullet wound بەڕاستی isn't ئەو making things گولێ any شتەکە easier. ئاسان ناکە Quiet, Leon. I'll patch you up. دەڵێ لیۆن ئێستا دەتوەستمەوە That's two I owe you. دەڵێ ئەو دوی جارە Don't mention قەرزارتم دەڵێ نا هەر باسشی مەکە I just found دەڵێ out. تازە بۆم دەرکەوت John's کە dead. جۆن مردووە What? دەڵێ چی؟ Never mind. Let's just Well, get out of dear. here. The بەس sooner لێرە the better. چەند زوو بڕۆینەوە باشترە ئەو مەدالیای دوێمشمان هەڵگرتەوە ئەوە کۆکلیل بەکاری دێن بۆ دەرگای
چونە ناو تاقیگەکان ئەوسۆر مەنێجەر دیێریە لە 28/6 It has been a while but I saw Don today and we talked after completing our work دەڵێ دوایەوەی کە ئیشەکانمان تەواو کرد He told me we had been sick in bed until yesterday دەڵێ پێم ویل کە نەخۆشە ناتوانی بێتەوە It really doesn't come as much of a surprise given how long he's been working here دەڵێ پێم سەیرەکە و ماوەیەکی درێژە لێرە کار دەکات He was sweating like a horse and kept scratching his body دەڵێ ڕۆک وەسپێک عارەقەی دەکردەوە و هەر قەڵی خۆشی دەخوراند While we were talking I asked if he was hot دەڵێ کاتە قسە لەگەڵدا کرد But he just looked at me funny what's wrong with him anyway دەڵێ قسەی دەکرد دواتر بەس بە پێکەی ناوی تەماشای دەکردم دەڵێ نەوزانیەوە چی بەسەر هاتووە 7 جولای 7 مانجی 7 Chef Aaron has been visiting the lab quite often lately دەڵێ زوو ئایرۆن دەهات تەماشای لابەکەی دەکرد کە لە بن ئەو پۆلیسخانەی دروستیان کردبوو I don't know what he's doing over there but he always look grim دەڵێ نازانم چی دەکات بەڵام زۆر سەی دیارە The expression on his face has been even more unsettling than usual دەڵێ تعبیرەکانی دەموچاوی زۆر ناجێگیر بوون My guess is that it is because of Dr. Bricken's impossible دەڵێ لەبەرەوەی داواکاریەکانی دکتۆر بێرکەم بوو مەبەستی وێڵێن بێرکنە دەڵێ داواکاریەکانی زۆر قورس بوون بۆی بەدەستی بێنێ The chief has my sympathies شتێکیەوە نییە 21/7 I rarely drink because I am on the graveyard shift دەڵێ کاتێک کە خواردنەوە چوون بۆ قەبرستانەکە ئەیتر شتێکیەوە نییە لە 16/9 Chef Aaron came in late today دەڵێ Chef Aaron هات Look grimmer than his usual self دەڵێ تووڕەتر و سێرتر دیار و لە جاران I tried to joke with him to cheer him up but he wasn't amused دەڵێ ویستم گاڵتەی لەگەڵ بکەم وەکو جاران بەڵام ئەو هیچ دڵی پێ خۆش نەبوو He pulled his gun and threatened to shoot me دەڵێ دەمانچەکە لێ دەرهێنام و پێیوتم دەتکوژم لە پێشم لاکەوە I was able to calm him down دەڵێ ساردم کردەوە But that guy must have some serious problems دەڵێ دیارە کێشەیەکی گەورەی هەیە Enter the lab without my help and my medal دەڵێ بەبێ یارمەتی من و مەدالەکەم چۆ ناو تاقیگەکەی This is what it means for the chief to serve and protect دەڵێ کاری ئەو هەم خزمەتکردنیان و هەم پاراستنیان بوو 21/9 William informed me that the police and media have begun their investigation on umbrella affairs دەڵێ ویلیام گوتی پۆلیس و میدیاکان زانیار لەسەر ئەمبرێلا کۆ دەکەنەوە He said that the investigation will be citywide and that there is a possibility they all even search through the sewers دەڵێ گوتی لاوانەیە لە مەزراکانیش بگەڕێن بۆیە زۆر بەباشی ئاگاداریان بە He asked me to suspend all umbrella sewer faculty دەڵێ پێی گوتم هەموو معاملانی ئەمبرێلای کە لە ناو مەزراکان هەیە لە ناوی ببم Operation until the investigation has concluded the sewer will still be used for passage
دەڵێ گوتی دێتە تحقیقاتەکان تازەوی ئەو ئیشانە بکە یانی ئێستا بزانێ لێرە هەموو شتێکمان لە بۆ دەرگات ئەو پیاوەی کە لێرانە مردیە فەقیرە ئەوە بۆ ئیشەکانی دەکرد ئێستا کە دەوی بڕۆین ئێستا لێرانە ئەو ڤاڵڤەکەی کە هینامان سرەکانمان پێ سوڕان هەرەی بەکاردێن لێرە بۆی ئەو پەروانانە ڕاپۆستی ئەو جا ئێستا دەڕۆین هەراو جەیە کە ئەیدا پێی هات لێرانە بس خلاص ئێستا مشکل مەزبوطە پێویستە بڕۆین ئێستا جانجاڵەکان نەبن لێران ئێستا زۆمبی بن هاتە زۆمبیەکان هات ئەوانەتیش لە پشتەوە دەرگەیەنە زۆر مەدالیانی هیناوە لێرە دایدەنێ لەشمە بۆ بیوە ئێستا پێدا دەچین چینە ناوە شنو توزانە دیتە دەستەکە لێرە بازمان لێدە بە ئەیدا لێدە زێرە بەجێت لێدەین ئەو گوتم زەمە فلێری گەنەوە کار دێتن ئەویش بەکار نایە
شتێکی زۆر مهمە ئەوە لە شەتگەنەکەی خۆمان تێخین پێی بەقوتر دەبێت لەو ژوورەش زۆر بەشێ ڕێسەی ڕوومە بە ئەو جیانە هەڵگرینەوە ماکنەوەکەش بینی تاڵ جا ئاسێوی چ بکەین یەکەم جاکردم دێمی سێویشم کرد بەڵام ئەو جارە بەنێ تەواو بکات ئەو سێوی نییە لێرە کوتایی بەم پارتە دێنە تا پارتی داهاتوو بەخواتان دەسپێرم